بەخێر هاتنەوە بۆ پۆدکاستێکی تری تایبەت بە پێشانگای نێکستەپ. ئەمڕۆژ بەڕێز کاک خالید سلێمانمان لەگەڵا کە بەڕێوەبەری پەیوەندە گشتیەکانە لە فاروق گروپ بۆ بەرهێنان و پسپۆڕێکی ژینگەیشە کە بەخێر هاتن دوێنێ بەڕێستان پانەڵێکتان پێشکەش کرد لە پێشانگاکەدا. سەرتا حەزەکەم بە پرسیارێک دەست پێ بکەم. بەڕێستان وەکو پسپۆڕێکی ژینگەیی چی بە سەختترین ئاستەنگەکان نەزانن لە بواری ژینگەیە کە ئەمڕۆ دەبینین ئەمڕۆی کوردستان ڕوبەڕووی ئەبێتەوە، بۆچی گەنجانیش پێویستە گرنگی پێ بدەن؟ ئەتوانم بڵێم یعنی یەکێک لەو ئالانگاریانەی کەەوە ئەمڕۆ دەرەنجامی گۆڕانی کەشوهەوە و هەروەها تێکچوونی سیستەمی ژینگەین ئەوش ئەوەیە بەرزبوونەوەی پلەی گەرمایە، کەمبوونەوەی ڕوبەری سەوزاییە و هەروەها خاڵێکی تریش کە ئێمە نایبینین ئەوش لە ناوچوونی جۆرەکانە سپیشیس. لە ناوچوونی جۆرەکان ئێمە نایان بینین، نەک تەنها باڵندە و گیانەوەرە کێوێ بینراوەکان، بەڵکو ئەو گیانەوەرانەی کەوا لە ناو خاکەن و نابینرێن. بەڵام ئەمانە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە لە ئەوەی خاک بەپید بێت، بەروبوومی هەبێت بۆ کشت و کاڵ بشێ. هەڵبەتە ئەمەش دوو هۆکاری هەیە. هۆکارێکیان ئەوەیە بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمی دابارین کە شێ کەمە بێتەوە لە خاکە، و هەروەها زۆر بەکارهێنانی پێستیساید و فێرتیلایزەرز، یعنی ئەوەی نییە مەبەسم ئەو دەرمانانەی کە بۆ بەکارهێن بێن. ئەمانە ئەتوانم بڵێم یەکێک لەو ئالەنگاریانن. هەڵبەتە ئالەنگاریکی تر هەیە کە زۆر سەختە، ئەوش ئەوەیە دووبارەبوونەوەی خۆڵبارینە کە ئەمەش دەرەنجامێکی ڕاستە و خۆی گۆڕانی کەشوهەوا و تێکچوونی سیستەمی ژینگەییە. ئەمساڵ خۆڵێکی زۆریش باری. بەڵێ هەڵبەتە بۆ گەنجان، یعنی ئەمڕۆ گەنجان ئەتوانم بڵێم ڕۆڵێکی گرنگیان هەیە لەوەی داهاتووی نەک تەنها خۆیان وەک تاک، داهاتووی کۆمەڵگەش بەسراوە بە ئەوانەوە، چونکە ئەوانن ئەبنە نەوەیەکی داهاتوو، ئەبنە زانا، ئەبنە ئەکادیمی، ئەبنە پسپۆر، ئەبنە بەرهەمهێن. بۆیە زۆر گرنگە ئەمڕۆ ئەم بابەتانە بەشێک بێت لە بیرکردنەوەی ئەوان، بەشێک بێت کە ئێمە هەر دیاردەیەک بوو بە بەشێک لە بیرکردنەوەمان، ئەو کاتە چی ڕوایە بیر لە چارەسەر ئەەکەینەوە. کەواتە ئەگەر بێت و ئەم هەموو کێشە ژینگەیانە، ئەم هەموو کێشە پەیوەستانەی بە گۆڕانی کەشوهەوا ببێت بە بەشێک لە بیرکردنەوەی ئەوان، ئەو کاتە ئەبێت بە بەشێک لە چارەسەریش و هەروەها بیرکردنەوە لە چارەسەر. ڕاستە کاتە ئەم پرسانە ڕاستەوخۆ تاسیر لە کاریگەریان لەسەر خوێندکارەکانمان هەیە، هەم لە تەندروستیانەوە با بیگرین هەتاکو دەرفەتانشی کە بۆیانە ڕاستێ. پێت وایە دۆخی ئێستەی ژینگەی کوردستان چۆن داهاتینەوەکانمان لە قاڵ بێن؟ وایە لەوانە نییە کە هەموو ئەم قوتابیانی کە ئەم چەند ڕۆژە سەردانی ئەمەیان کردووە بوارەکەیان ژینگەی بێ، بەڵام هەموو بوارێک ئەبەسترێتەوە بە ژینگە کە هەڵی ئەبژێن لە داهاتوە. خۆی بە دڵنیاییەوە دووشت هەیە. یەکەم ئێمە گۆڕانی کەشوهەوامان هەیە، climate change. دووەم تێکچوونی سیستەمی ژینگەیمان هەیە کە ئەوە بە ئەنگلیزی پێڵێن environmental degradation. ئەم دوانە پێکەوە پەیوەستن. جاری وە هەیە هۆکارەکە چالاکی ڕاستە و خۆ و کاریگەری ئێمەیە وەک مرۆڤ، وەک چالاکیەکانمان. ئەمە یەک. دووەم چالاکیەکی کاریگەریەکی ترەیە کە گلۆباڵە، کەواتە ئەمانە کاریگەریان لەسەر سیستەمی تەندروستی هەیە، کاریگەریان لەسەر کشتتوکاڵ و بەروبوومی کشتتوکاڵی هەیە، چارەسەریان لەسەر ئابووری هەیە. بۆ نمونە ئەگەر ڕۆژێک خۆڵبارینێکی زۆر هەبێت، چالاکی ئابووری ئەوەستێت، کەواتە ئێمە لەو ڕۆژەیە ئەتوانین بڵێن بە ملیۆنەها دۆلار زیانمان بەرەکەوێت، بۆ چکە چالاکی ئەوەستێت، گەشتی فڕۆکە ئەوەستێ، هاتوچۆی ئۆتۆمبیل ئەوەستێ، هاوڵاتیان لە جوڵە ئەکەون. ئەمانە هەمووی بەڵێ نەخۆشی بڵاو بێتەوە. کەواتە ئەمە لە ڕوویەکەوە، ڕووی تەندروستی و ڕووی ئابووری. لە ڕوویەکی تریشەوە ئەوش لە بواری پەروەردەیە. زۆر جار قوتابخانەکان خوێندگەکان دائەخرێن، ئەمانە دیسان لە بەهۆی خۆڵبارینەوە. زۆر جار لە ڕووی ترەوە، بۆ نمونەی ئێمە کە وەرزی گەرما دەست پێەکە لە مانگی چوارەوە کە هێشتا خوێندن بەردەوامە،
تا مانگی 6 ئەو بە تایبەتی خوێندکارە قوتابیە بچووکەکانمان مناڵەکانمان ئەکەونە بەردەم شەپۆلێکی گەورەی گەرما لەم کاتەیە و هەروەها لە مانگی 9 ئەمە کاریگەرێکی ڕاستە و خۆی ئەبێ لەسەر تەندروستی ئەوان لەسەر پێکهاتەی ئەوان لەسەر نشونوماکردنی ئەوان بۆیە زۆر گرنگە ئەمانە ئێمە تەماشای گۆڕانی کەشوهەوا بکەین وەک بەشێکی گرێدرا و بە هەموو بوارەکانی ژیانمانەوە نەک تەنها وەک بەشێکی دابڕاو وای لەوانەیە ئێمە نەتوانین بازێک کات ناتشۆڵ دزداسرمان هەیە کە ئەم شتانە خۆی تەبیعەت ڕوئێن بەڵام ئێمە ئەتوانین تەئسیرێکمان هەبێت لەسەر ئەوەی کە بهێڵین کەمتر بێتەوە بۆ کردارانی کە ئیکەین بۆ قرارانی کە ئەین لە ڕۆژانەیە ئەبێت جیاوازیە بکەین یعنی جیاوازەکە چییە کە تۆڵی کارەساتی سروشتی کارەساتی سروشتی ئێمە بوومە لەرزەیە کارەساتێکی سروشتیە داڕوخانی چیایەک شوێنێک ئەمانە بەهۆی هەر هۆیەکی ترەوە هەبێت یعنی لەوانە بوومە لەرزە ئەمە کارەساتێکی سروشتیە ئەم کارەساتە سروشتیانە کاریگەریان لەسەر سیستەمی کۆی سیستەمی ژینگەیە بێت بەڵام گرفتی سەرەکی لەوەیە کە ئێمە و چالاکی ئێمە لە بواری بەکارهێنانی دەرامەتە سروشتیەکانە سەرچاوە سروشتەکانە بە شێوەیەکی بەردەوام بە شێوەیەکی دوورمەودا بەکاریان ناهێنین یعنی زیادە ڕۆیی ئەەکەین لە بەکارهێنانی سەرچاوە سروشتەکانە ئاو خاک هەوا دار و درەخت و هەموو ئەمانە کەوا بێ یەکەم شت کە بیری لێ بکەینەوە ئەوش چییە؟ ئەوش بەکارهێنانێکی دوور ینی ڕوانینێکی دوورمەودامان هەبێت یعنی sustainable use ئەگەر ئێمە بەو شێوە یعنی بە ڕوانینێکی دوورمەودامان هەبوو ئەتوانین دەست بە سەرچاوەکانی خۆمانەوە بگرین بۆی من بەشی وەک تاکێک بەشی خۆمم بردووە بەڵام ئەبێ بەشینەوەی تۆشی تیاابێ ئەبێ بەشینەوەی دوای تۆشی تیاابێت کاک خالی وەکو بینیتان و سەردانتان کردوێنش پانەڵتان هەبووکە لە پێشانگای نەکستێپە جەختێکی ڕاستەقی نەکراوەوە لەسەر ژینگە و بوارەکانی ژینگە و چەندین ڕێکخرا و چالاکی کراوە کە گرنگی درراوە بە ژینگە بۆچی گرنگە بۆ لەم جۆرە بۆنانەی کە ئەکرێت خوێندکاری لێ سەردانەکات بزنسەکانی لێن چشکێکی باشش بکرێت سەر بوارەکانی ژینگە لە مەدووە خۆی بەڕاستی یعنی ئێمە هەنگاوێکە هەنگاوێکی باشە لە پێشتراوتم ژینگە پەیوەندی بە هەموو سێکتەرەکانی ژیانەوە هەیە کەواتە خوێندنیش ئێستا ئەو خوێندکارانەی کەوا ئێستا پۆلی 6 ئەبڕن و ئەچنە زانکۆ ئیتر لەوانەیە زۆرێکیان بڕۆن ژینگە بخوێنن چ ئابووری بخوێنن کشت و کاڵ بخوێنن زانستەکانی تر بخوێنن بۆیە زۆر گرنگە زانیاریاکیان هەبێ کلیلێکی زانیاریان هەبێ بۆ ناسینی کێشە ژینگەیەکان و گرنگیشە لەم جۆرە جاران ئەم جۆرە گرنگیە نەئەدرا بە مەسلەی ژینگەی تەنها مەسلەی ئابووری هەبوو مەسلەی زانستی هەبوو بەڵام ئێستا هەمووی پەیوەستە بە ژینگەوە چونکە وردە وردە ژینگە کەشمانی تر زۆر مەترسی کەوتۆتە سەر پێویستە و گرنگ ئێمە کەوتونەتە بەردەم مەترسیەوە یعنی ئێستا من ئەڵێم درەنگ نییە یعنی زۆر درەنگ نییە بەڵام ئەبێ پەلە بکەین ئەبێ پەلە بکەین لە چاکردنەوەی ژینگەکەی خۆمانە ئەبێ پەلە بکەین لە دروستکردنی نەوەیەکی نوێ نەوەیەکی تازە لە هەموو کێشە ژینگەکان تێبگات و وەک مەترسیەک بۆ سەر ژیانی خۆیان و هەروەها ژیانی ئەوانەی داهاتوش کە ئێمە بەم شێوەیە بیرمان کردەوە ئەو کاتە ئەزانین چۆن خاک بەکارهێنین ئەتوانین چۆن وزە بەکارهێنین ئەتوانین چۆن ئۆتۆمبیل پلاستیک خواردن ئێمە تەنانەت هۆشیاری ژینگەی لە پارۆنانێکەوە دەست پێکە نەک تەنها لە شتی گەورەوە زۆر باشە کاتە بۆ خوێندکارانە یاخود هەر کەسێکی تر ئەگەر خوێندکاریش نە من لێرن بیانەوە هەنگاوێکی ژینگە دۆستانە بنین یاخود هەنگاوێک بنێن بۆ باشترکردنی ژینگەکەیان بەڕێستان ئامۆژگاریتان چییە؟ من نازانم بڵێم لەو پۆزیشنەیەم ئامۆژگاری بم بە خەڵکیان نا بەڵام ئەتوانم ئەزمموی خۆم بڵێم بۆ خەڵک بگوازمەوە بۆ گەنجەکان بگوازمەوە ئەوش ئەوەیە ئەبێت تەماشای کە هەناسە ئەیەن بیر لە ژینگە بکەنەوە چونکە کە کاتێک ئێمە هەناسەیەکی باش ناین هەوایەکی باش
ناچێتە ناو سیەکانمانەوە ئەو کاتە ئێمە کەواتە کێشەیەکی ژینگەیمان هەیە. بۆیە ئەگەڕێمەوە ئەڵێم لەو پارۆنانەی کە ئەیخۆین لەو پەرداخە ئاوەی کە ئەیخۆینەوە لە هەموو ئەمان لە هەموو ئاکتێک لە خواردن و خواردنەوە و ئاو خواردن و ئەوشتانە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئەم سروشتەی کە لە بەردەستی ئێمایە لە بنەهاتوو نییە، یعنی دیاریکراوە. ئەگەر ئێمە زۆر بەکاری بێنین نامێنێت، ئەو کاتە ئەکەوینە بەردەم ئالەنگاری و بەردەم گرفتی زۆر گەورەوە لە ژیانمانە. بۆیە زۆر گرنگام بۆ ئەمڕۆ بۆ ئەم گەنجان وەک هەموو گەنجانی دنیا خاک و سەرچاوە سروشتەکان و ژینگە و سروشتی خۆیان بکەنە بەشێک لە بیرکردنەوەی خۆیان. دەستەکانتان خۆش بێت. زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆیە.